پێدەچێت زابیڵۆن سێمێنتۆفی تەمان 62 ساڵ دواجوو بێکە لە وڵاتی ئەفغانستاندا ماوەتەوە لە کاتی شەڕی ناوخۆی ئەفغانستان لە 90ەکاندا هاوسەر و دوو کچەکەی کۆچیان کرد بۆ ئیسرائیل بەڵام ئەو بڕیاریدا لە کابڵ بمێنێتەوە. ئێستا کە ئەمریکا سەربازەکانی لە ئەفغانستان دەکێشێتەوە و تاڵەبانیشتا دێبەهێزتر دەبێ، سیمنتۆف دەڵێ کاتی هاتوو ئەوێ بەجێ بێڵێت و بگەڕێتەوە بۆ ئیسرائیل. ئینشاءڵڵا ناتوانم بڵێم 7 بۆ 8 مانگی دیکە، بەڵام بە دڵنیاییەوە پێشەوەی تالیبان بگەڕێتەوە من ئێرە بەجێ دەهێڵم. سێمێنتۆف بۆ چەندین دەیەیە تەنها کەسێکە کە کلیسای کابڵ دەپارێزێت و دەڵێت دوای ئەو کەسێکی تر وەک چاودێردا دەمەزرێنن بۆ ئەم مەبەستە. ئەوان دەزانن کە من کاری لەسەر دەکەم، پاسپۆرتەکەم وەردەگرم و دەڕۆم. ئەوان دەتوانن چاودێرێکدا بمەزرێنن، با بزانین چی ڕوودەدات. سێمێنتۆف خۆی بە ئەفغانیەکی سەربەرز ناو دەبات و باوەڕی وایە کە ڕۆژێک لە ڕۆژان دەتوانێت بگەڕێتەوە. ئێرە وڵاتی منە، من لێرە لەدایک بووم و من ئەفغانیم. من لە 2 سەردەمدا خزمەتی ئەم وڵاتم کردووە، لە هەرات لە سەردەمی فەرمانڕەوایی داوودخان، هەروەها لە سەردەمی حکوومەتی کارمێڵ و نەجیب. لە سەردەمی کۆمەڵگەی گەشە سەندوی ئەفغانستاندا هەزاران گوێ ئەفغانی بەهۆی جەنگ لە وڵاتەدا بەرەو ئیسرائیل و وڵاتانی خۆراوە کۆچیان کرد و ئەو وڵاتەیان بەجێهێشت.